ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدان و هەڵوێز هاتمەتەوە خزمەتێوەی خۆشەویست. لە بەرنامەی لێکدان و هەڵوێستیم جارشماندا بە بابەتی کینوی عوسمانی حاجی مارف دەست پێ دەکەین کە ئەویش بە سەردێڕی عێراق لە گێژای هەڵبژاردندا. هەڵبژاردنەکانی ئەم جارەی عێراق ژینگەیەکە تەواو جیاوازی هەیە لە چاوخولەکانی پێشوودا. ئەم هەڵبژاردنە لە کاتێکدایە کە موقتەدا سەدر داوای لەلایەنگرانی کردووە بە تەواوی بایکۆتی بکەن. ئەمەش هەنگاوێکە کاریگەری بێوێنەی لەسەر دیمەنی سیاسی عێراق دەبێت. بانگەوازی ئەم جارەی موقتەدا سەدر بۆ بایکۆت فراوانترە لەبەر ئەوەی بانگەشەی قەدەغەکردنی نمایشی لافیتەی بانگەشەی کاندیدەکانی لە شاری سەدر واتە مەدینەی ئەلسەوەرە کردووە کە بارەگەی سەرەکی بزوتنەوەکەشی لێ لە بانگەشەی هەڵبژاردنەکانی پێشوودا ئەم دیمەنە نەبینراوە تەنانەت لە گەشتترین قۆناغەکانیشدا. بایکۆتکردنی ڕەوتی سەدر بە لە بەرچاوگرتنی و کاریگەریە جەماوەریەی کە نوێنەرایەتی دەکات گورزێکی گەورە لە ڕەوتی بەڕێوەبردنی هەڵبژاردنەکانی داهاتوو دەدات کە تەنیا هەڵوێستێکی سیاسیە و مەرجی نییە بەڵکو نوێنەرایەتی استراتیژیکی ڕوون دەکات کە ڕنگدانەوەی بەرزترین ئاستەکانی ناڕزایەتیە لە نێو ململانەی هێزە سیاسیەکانی شانۆی سیاسی ئێستای عێراق بەرامبەر بە پرۆسەی سیاسی و پێگەیاندنی حکوومەتی دوای هەڵبژاردن. ئەم هەڵبژاردنە دۆخێکی ناوازەیە نەک تەنها لەسەر ئاستی ناوخۆیی بەڵکو لە چوارچێوەیەکی ناوچەیدا کە شاهیدی پەرسەندنی گرژی ململانەی جیۆپۆلیتیکی و ئەگەری ئەوەی هەیە عێراق تێیدا پارێزراو نەبێت بەهۆی دەخالەتی زلهێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانیشەوە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا لە هەمان کاتدا ئاستی چۆنێتی ململانەی لایەنەکان لەم هەڵبژاردنەدا پرۆسەی هەڵبژاردن وەک ناچاری و مەرجێکی دەستوری مامەڵەی دەکرێت وەک ئامرازێک بۆ نیشاندانی ڕۆتینی گۆڕینی شێوازی دەسەڵات. بەڵام پارتە سیاسیەکان ترسیان لەوە هەیە کە ئەگەر هەڵبژاردن نەتوانێت سیاسەتێکی سیاسی بەهێز یان نێونەرایەتیکی هاوسەنگ بەرهەم بهێنێ ئەوە ڕەنگە کتلە چەکدارەکان ئەم بۆشایە بە دەرفەتێک بزانن بۆ فراوانکردنی کاریگەری خۆیان و باڵادەستیان بەسەر حکوومەتی عێراقدا. ئەوان تەرسیان هەیە سیناریۆی ئاژاوەیان ململانێ و شەڕی ناوخۆی دروست بێتەوە کە ڕەنگە دۆخی سیاسی عێراق لە پرسەستیارەکاندا وەک شەڕی ناوخۆ و شەڕێک لە ناوچەکەدا ڕوودات و لە قەڵە بداتەوە بە تایبەتی سەبارەت بەوەش کتلە چەکدارەکانی کە بە جۆرێک پەیوەستن بە ئێرانەوە. پێشوەخت لایەنە سیاسیەکان هۆشداریەوەیان داوە کە دواخستن یان هەڵوەشانەوەی هەڵبژاردن دەکرێت دەرگای بۆشایی دەستوری بکاتەوە ئەگەریەوە هەیە ئاژاوی سیاسی و ئەمنی زیاتر بکات بۆیە بەگشتی هەمویان جەختیان لەسەرەوە کرد کە هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێت بۆیە هەلەو چوارچێوەیەشدا نوری مالکی جەختی لەوە کردەوە کە ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا پێویستێکی نیشتیمانیە بۆ پاراستنی سەقامگیری و پاراستنی پرۆسی دیموکراسی وڵات. لە هەمان کاتدا ئەوەی جێگەی پرسیارە کە دوای هەڵبژاردن هیچ گەرانتیەک نییە بۆ ڕوونەدانی ئاژاوەی ناجێگیری سیاسی و پێکنەهاتنی حکوومەت. هەڵبەتە بەشداری و گروپانەی لە ئاستی نێودەوڵەتیدا وەکو ڕێکخراوێکی تیرۆریستیش دەستنیشان کراون قەیرانێکی پرۆسەی هەڵبژاردنەکە گەورەتر دەکات. ئەمە ژوا دەکات کۆمەڵگای نێودەوڵەتی بە حەزەرە و مامەڵە لەگەڵ ئەنجامی هەڵبژاردنەکان بکات کە لەلایەن هێزەکانی هەشتی شعبیەوە بە چەک کۆنتڕۆڵ دەکرێت. بەم شێوەیەش هەڵبژاردنی ئەمساڵ ئەگەر لە وادەی دەستنیشانکراویشدا ئەنجام بدرێت دەکرێت دەستپێکی قۆناغی نوێی ململانی سیاسی و کۆمەڵایەتی بێت لە عێراقدا کە پرۆسەی هەڵبژاردن و حکوومەتەکەی لە ژێر چاودێری و پرسیاردا دەهێڵێتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرین و دێمۆلاتە. ئەو لایەنە سیاسی ئیسلامیانەی وەک هێزی شیعەکان هاتنەوە ناو عێراق و حکوومەتیان پێگەنا هاوکات بوو لەگەڵ لەشکرکێشی ئەمریکا. بەشێک لە سەرکردەکان هیوایان خواست سەرکردایەتی ئەو گۆڕانکاریە نەخوازراوە بکەن کە بە لەشکرکێشی ئەمریکا ئەنجامدرا بۆیە هیچ بژادەیەکیان نەبوو جگەل لە دابەشکردنی دەسەڵات و کاریگەریان لە ڕێگەی بەرجەستەکردنی پشکی تائیفی و نەتەوەییەوە. ئەم سیستەمە لە دابەشکردنی دەسەڵاتی سێسەرۆکایەتی سەرەکی و سەروەریەوە دەست پێ دەکات تا دەگاتە کێبەڵکێکردن بۆ پۆستەکانی تر. ئەمەش ئەگەری هەیە ململانەیەکی خوێناوی لە نێوان باڵەکانی کتلە چەکدارەکاندا بە دوای خۆی دابهێنێت. کۆنتڕۆڵکردنی دام و دەستگاکانی دەوڵەت و دەست بەسەراگرتنی تەواوی جونگە ئابوووریەکان و بەکارهێنانی دەسەڵاتی سیاسی و نەبوونی یاسا هەموو ئەو هۆکارانن کە قەیرانی پێکنەهێنانی حکوومەت و ڕسمی
ڕسمیەتدان بە حکومەت قوڵتر و سەختتر کردوێتەوە کە لە دوای ئەم هەڵبژاردنەدا زۆر زیاتر ئەو کێشانەش بەرەوڕوو دەبێتەوە. لەبەرەوەی هێزە میلیشیاکان باڵادەستی سەربازی سیاسیان بەدەستهێناوە، ئەمەش ئەستەمە بە ئاسانی کۆتاییان پێبهێنرێ و هەڵوەشانەوەی ئەوان بەبێ بوونی بەدیلێکی بەهێز و ڕوون و دەور و دەخالەتی ڕاستەوەی خۆی خەڵک و جەماوەری ناڕازیش دەتوانێت بۆشاییەک بەجێ بێڵێت کە هەڕەشەی جدی لە سەقامگیری دەکات و عێراق دەخاتە ناو گێژاوی زریانێکی ترەوە. لەم چوارچێوەیەدا کە هێزی میلیشیا و پرسی چەک بۆتە یەکێک لە کێشەستیارەکانی دۆخی سیاسی ئێستای عێراق و کاریگەری لەسەرەوە هەڵبژاردنە داناوە، داوای یان دوای ئەم هەڵبژاردنە گەر مامەڵەیەکی ژیرانە نەکرێت ئەگەری خوڵقاندنی کارەساتی هەیە. بەردەوامبوونی ئەو کەسایەتیانەی ئێستا حکوومەتی عێراق بەڕێوە دەبن یان بە بەردەوامبوونی ئەو کەسانێکەوە ئێستا حکوومەتی عێراق بەڕێوە دەبن هەوڵ دەدەن لە ڕێگەی هەڵبژاردنەوە خۆیان بەرهەمبێنەوە و هیچ ئاماژەیەکیش بۆ گۆڕانکاری نەدەن جگەل لەوەی بەربەسێکی گەورە لە بەردەماڵ و گۆڕ بۆ سەقامگیری و هەر چاکسازیەک پێکدێنن. لە هەمان کاتدا پرسیاری جدی دەخاتە بەردەم ئایندەی عێراق لە دوای ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە، چونکە ئیستیقلالکردنی نەفوزی هێزی میلیشیا و بوونی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدا هۆکارێکن کە بوونەتە هۆی وەرینی دەوڵەت. پێگەی سەرۆکوەزیرانی عێراقیش بە گرنگترین پۆست داندرێت بۆ شیعەکان، ئەوانەیش ئەوە بڵێن بە پاسەو دەهێننەوە بە ئاماژەدەن بۆی گەورەترین ژمارەن لە عێراقدا. دەبێت پۆستی باڵای جێبەجێکردنی تەنفیزی وڵات واتە سەرۆکوەزیرانیان بۆ شیعەکان هەبێت. لەگەڵ ئەوەی بڕیارە لە چەند ڕۆژی لە داهاتووشدا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت، بەڵام لە کاتێکدایە کە گەژی سیاسی و بێهیوایی و فەرامۆشی و بەربڵاوی گشتی زاڵە بەسەر پرۆسیەم هەڵبژاردنەدا. سەرڕای ئەوەی شەقامەکان بە پۆستەری هەڵمەتی هەڵبژاردن ڕازێنراونەتەوە، بەڵام حەماسەتی گشتی کەم بووتەوە و پێشبینی دەکرێت بەشێکی زۆر لە عێراقیەکان لە ماڵەوە بمێنەوە واتە نەچنە سەر سندوقی هەڵبژاردنەکان. هەڵبژاردننی ئەمجارە بە ڕۆشنی وەک فۆرمولەیەک دەبێنرێت کە بە ئاشکرا و بێپەردە تیشەکراوەتە سەر دابشکردنی دەسەڵات لە نێوان نەخبە سیاسیەکاندا. پێگاتەی هاوپەیمانی عێراق لە دوای یەکەم هەڵبژاردننی دوای ساڵی 2023ەوە وەک هێزێک بەرزبوونەوەی ئاسی هاوسەنگی بەرچاوی نیشاندا، وەک هاوپەیمانی یەکگرتووی عێراقی کە هەموو گروپە شیعەکانی لەخۆگرتە بوو بە پاڵپەشتی عەلی سیستانی، هەروەها لیستی تەوافق کە نوێنەرایەتی هەندێک عەرەبی سوننییان دەکرد. لیستی هاوپەیمانی نیشتیمانی عێراق بوو بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی بوو. ئەمڕۆ ئەم بلۆکانە پارچە پارچە بوون، دەیان لیست و حیزبی سربەخۆ چێبڕکیان لەسەرە. هەڵبژاردنەکانی ساڵی 2025 نزیکەی 31 هاوپەیمانی و 38 حیزب و 75 کاندیدی سربەخۆ لەخۆ دەگرێت. لە هاوپەیمانی عێراق یەگرتووە ململانێ و کێبڕکەی کوت لە شیعەکان سەریان هەڵدا. دیارترینیان هاوپەیمانی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان بوو بە سەرۆکایەتی سۆدانی، هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالکی، هاوپەیمانی سادقون بە سەرۆکایەتی قەیز غەزعەلی، لیواکانی بەدر بە سەرۆکایەتی هادی عامری، هاوپەیمانی هێزە نیشتیمانیەکان بە سەرۆکایەتی عامر ئەلحەکیم. بەشێک لەو فراکسیۆنانە پەیوەندی مێژوویی و سیاسیان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە. ئەم لایەنانە کە پێکەوە چوارچێوەی هەماهەنگی شیعە پێکدێنن، باڵپەشتی پێگەێنانی حکومەت دەکەن و پۆستەکانی جێبەجێکردن دیاری دەکەن. سەرڕای ئەوەی لە هەڵبژاردنەکاندا بەرجیا خۆیان کاندید دەکەن، هاوکات مقتەدا سەرکردایەتی بزوتنەوەی بایکۆت دەکات و ئەمەش کاریگەری بەشداریکردنی بەشێکی زۆری دەنگدەرانی شیعە کەم دەکاتەوە کە بنکەیەکی فراوانی هەڵبژاردن پێکدەهێنن. لایەنەکانی حیزبە کوردیەکانیش بڵێن دابەشبوون بەسەر کۆمەڵێک حیزبی جیاواز و بە لیستی جیاوازەوە بەشداری دەکەن. ڕۆشن نین لەوەی لەم هەڵبژاردنەدا ڕۆڵیان چۆن دەبێت و نەخشیان چییە، بە تایبەتی کە تا ئێستا بۆ خۆشیان نەیانتوانیوە حکوومەتی هەرێم پێک بهێنن. سیستەمی هەڵبژاردننی عێراق لە دوای ساڵی 2023 زۆر ئاڵۆزە. لە ڕووی تیۆریەوە ڕێگە بە هاوڵاتیان دەدات 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێرن کە دواتر سەرۆکۆمار پاشان سەرۆکوەزیران کاندید دەکات. بەڵام لە پراکتیکدا پێکهێنانی حکومەت پشت بە دانوستانێکی درێژخایەن و ڕێکەوتن لە نێوان لایەنەکاندا دەبەسێت. کورسیە بەدەستهێنراوەکان دەبنە ئامڕازێک بۆ دیاریکردنی پۆستە وزاریەکان و پۆستە جێبەجێکاریەکانی دیکە. ئەمە
سیستەمێکە ئاشکرایە لەم هەڵبژاردنەدا کێشەکانی جێبەجێکردنی پێگەیەنانی حکومەت ئاڵۆزتر دەکات. واقعی سیاسی عێراق بەسراوەتەوە بە چوارچەوەی باڵادەستی ناسنامەی هێزە تایفی و قەومیەکانیەوە و شیعەکان بە شێوەیەکی یاسایی دەنگ بە پارتەکانیان دەدەن، سوننە بە پارتەکانی خۆیان و کوردەکان دەنگ بە پارتەکانیان دەدەن. ڕێککەوتنێکی نافەرمی لە ساڵی 2025ەوە هاوسەنگی لە نێوان پۆستە باڵەکاندا دەپارێزێت. سەرۆکوەزیران شیعەیە، سەرۆککۆمار کوردە، سەرۆکی پەرلەمانیش سوننەیە. ئەم هەڵبژاردنە بۆ ئەم سێ سەرۆکایەتیە ئاشکرایە دوای ئەم هەڵبژاردنە کێشەی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. بەڵێ بینەران بە بابەتی دووەم دێمەوە خزمەتان بەم شێوازە دەست پێ دەکەین. لاوانی ئێران و نەهامەتیەکانی کۆماری ئیسلامی. کۆمەڵگای ئێران بە پێی جەمعیەتی زۆرترین ژمارەی لاوانی دنیای تێدایە. هەر بەو پێیەش زۆرترین بێبەشی و ئازارە کۆمەڵایەتیەکانیش پێی ئەم توێژەی کۆمەڵگا دەگرێتەوە. لە راپۆرتی یەکێک لە سایتەکانی نزیک بە ڕژیم داهاتووە ڕێژەی بێکاری لە نێوان لاوانی ئێراندا بە نزیکەی لە 60 مەزەندە کراوە. زیاتر لە 1 ملیۆن کەس لە گیرۆدەبوانیش بە مەوادی مخەدر تەمەنیان لە خوار 90 ساڵێ و تەمەنی مامناوەندی گیرۆدەبوان بە مەوادی مخەدر لە ئێران گەیشتۆتە 13 ساڵ. هەروەها دەوترێت کە ژمارەی لاوانێک تووشی جۆرەها نەخۆشی دەرونی و لەوانە خەمۆکی دڵ لە ڕاوکێ دەبن بەردەوام ڕوو لە زیادبوونە. بێکاری و پەرەسەندنی ئازارە کۆمەڵایەتیەکان و لەوانە گیرۆدەبوون بە مەوادی مخەدر بە تەواوی پەیوەندیان لەگەڵ یەکتری هەیە. لاوێک کە بە هەزار هیوا و ئاواتەوە دوای تێپەڕکردنی دەیان گیر و گرفت و بەربەس کە ڕژێمی ئیسلامی و یان هەژاری بەگشتی لەسەر ڕێگای دایناوە سەرنجام دەتوانێت مەدرەکێکی تەحسیلی لە ئاسی دەبیرستان هونەرستان و یان دانیشگادا بەدەست بهێنێت و دوایەوەش 2 ساڵ لە تەمەنی خۆی بە سەربازیکردن بۆ ڕژیم خەسار دەکات. بەڵام سەرەڕای هەموویەوانە ناتوانێت یان نەتوانێت پیشەیەکی گونجاو لەگەڵ مەدرەک و خوێندنەکەی بەدەست بێنێت. هەموو ئاواتوارە زۆکانی بەبادا دەچێت و دەبات. ئاخوا دەبێت حاڵ و ڕۆژی جوانێک کە بەهۆی بێکاری و بەهۆی نەبوونی هیچ چەشنە سەر چاوێکی داهاتی سەربەخۆ خۆی بەسەرباری بنەماڵەکەی دەزانێت و تەنانەت ناتوانێت خەرج و مەخارجی ئیزدیواجکردن و پێگەهێنانی خانەوادەش دابین بکات چۆن بێت. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لاوان نە لەسەر زیندوی و شەور و شوقی دەورانی لاوێتی خۆیان بەهرەیەک دەبن و ناو دەرفەتە بەدەستدێنن کە توانا و ئیستعدادی خۆیان گاشە پێ بدەن. جگە لە هەموو ئەمانەش ڕژێمی کۆماری ئیسلامی بەردەوام خەریکی خۆسازدانە بۆ تۆڵەسەندنەوە لە لاوانێک کە لە دەورانی مەدرسە و دەبیرستاندا نەیانتوانیوە ئەوان وەکو الگویەک کە ویستوێتی واتە مێشە گوشک و ژێر چەپۆکە و دەرون نەزم بار بێنێت. لە ڕاستیدا هەموو سەرمایە گوزاری ڕژێمی ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوو لەم بوارەدا فەوتاوە. کۆماری ئیسلامی گەلێک پڕۆژەی جۆراوجۆری لە ژێرناوی مبارزە لە دژ هێرشی فەرهەنگی ڕۆژاوە بۆ زاڵبوون بەسەر لەش و ڕۆحی لاوان بەڕێوە برد. بەڵام دیتمان کە هەموو ئەوە یان هەموو ئەو پرۆژانە بەرامبەر بە شەپۆلی حرەکەتی بەرەو پێشی کۆمەڵگا بوونە بەڵقی سەرئاو. جوانان ئەگەر بێکارن و ئەگەر لە سەرەتاییترین دەرفەتێک بۆ بەهرەمەند بوون لە پێداویستیەکانی سروشتی دەورانی جوانی خۆیان بێبەشن، بەڵام بەرامبەر بە هەلومەرجی ژیانیان سەریان دانەنەواندووە و ڕێگەی خەبات لە دژی ئەم ڕژێمەیان گرتووەتە بەر. ئەم ڕاستیە کاتێک ئاشکراتر دەردەکەوێت کە ئەم لاوانە هەر دەرفەتێک پەیدا دەکەن خەبات بۆ لەناوبردنی سەرجەم ڕژێمی سەرەڕۆی کۆماری ئیسلامی دەکەنە ئەمەج. شۆڕشی شکۆداری ژن ژیان ئازادی نمونەیەکی شکۆداری کاردانەوەی لاوان بوو بەرامبەر بەمبارودۆخی ڕژێمی ئیسلامی بەسەریدا سەپاندون. لاوان و لە پێشەوەی ئەوانیشدا ژنانی لاو لە بەرەو ڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هەم شوجاع و نەترس بوون و هەم وریا و کارزان. لێرەدا پێویستە ئاماژە بەڕاستیکی ئاشکرا بکرێت. ئەویش ئەوەیە کە ئەگەرچی لاوانی ئێران بەهۆی دەسەڵاتی ڕژێمی کۆنەپەرست و دژ بە ئازادی گەلێک لە کێشەکانیان هاوبەشن، بەڵام لە هەمان کاتدا بەهۆی ئەوەی کە ئەندامی چینە جۆراوجۆرەکانی کۆمەڵگان ئازار و موسیبەتەکانیان وەکو یەکوانیە و کاریگەری سیاسەتەکانی ڕژێمی ئیسلامیش بەسەر هەمویاندا یەکسان نییە. ئاشکرایە
کە گرفتەکانی لاوانی چینی کرێکار لەگەڵ لاوانێک کە چەتری پەرستنی بنەماڵەیەکی مرەفەهیان بەسەرەوەیە جیاوازە، بەڵام بێگومان پەرسەندنی خەباتی چینی کرێکار بە ژن و پیا و پیر و لاویەوە و ڕزگاریە و چینە لە دەست ڕژێمی کۆمەڵی ئیسلامی و لە دەست نظامی چەوسێنەرانی سەرمایەداری سەرجەم لاوانی کۆمەڵگەی ئێران لەم هەلومەرجە غەیرە نیسانیە کە ڕژێمی دەسەڵاتدار بەسەریدا سەپاندون ڕزگار دەکات. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارەشمان. سپاس کە تاکو و کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون. تاوەکو لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر شاد بن.